كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا، بسنته انجلى نوري لهدي الحق أرشدنا. كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا. بسم الله الرحمن الرحيم. یەکێک لە یاسا و بنچینە قورئانیەکان ئەوەیە کە خودای گەورە دەفەرموێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانتان پێ دەکا و داواتان لێ دەکا وەری بگرن و ئەوەی لێتان قەدەغە دەکا و داواتان لێ دەکا کە لێی دوور بکەونەوە لێی دوور بکەونەوە. شوێن کەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و گوێڕایەلیکردنی فەرمان و یاسایەکی قورئانیە جێبەجێکردنی فەرمانی خودای گەورەیە، چونکە جێبەجێکردنی فەرمانی پێغەمبەر جێبەجێکردنی فەرمانی خودای گەورەیە، وەکو خودای گەورە دەفەرموێ ومن يطع الرسول فقد أطاع الله. ئەوەی گوێڕایەلی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم گوێڕایەلی خودای گەورەی کردووە و خودای گەورە داوای لێ کردوون کەوا شوێن کەوتەی پێغەمبەر بین عەلەیهی سەڵات وەسەلام بیکەینە پێشەوە و قودوەی خۆمان. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. پێشەنجێکی چاک بۆ ئێوە هەیە لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام، هەروەکو چۆن بۆ ئیبراهیم عەلەیهی سەلامیش فەرمووی قد كان لكم أسوة حسنة في إبراهيم. پێشەنجی چاک هەیە بۆ ئێوە لە ئیبراهیم عەلەیهی سەلام. کەواتە پێشەنجی چاک ئەوەیە کە شوێن کەوتەی بی و چاولێکەری بی لە هەموو کاروبارەکانی. بۆیە خودای گەورە بۆ ئیبراهیم عەلەیهی سەلام ئیستیثنایەکی دانا، شتێکی لێ بەدەرنا، فەرمووی ئیلا قەولە ئیبراهیمە لئەبیهی لەئەستەغفیڕەنە لەک. تەنها قسەی ئیبراهیم نەبێ بۆ باوکی کە لە دوای ئەوەی موسیر بوو بەردەوام بوو لەسەر کوفرکردنیش هەر ئیبراهیم فەرمووی داوای لێخۆشبوونت لە خوای گەورە لێ دەکەم. خودای گەورە فەرمووی لەو بابەتەدا لەو لایەنەدا داوای لێخۆشبوونکردن بۆ کەسانێکی بێ باوەڕ لەو شتەدا شوێن کەوتەی ئیبراهیم مەبن عەلەیهی سەلام. ئەوەی لێوەردەگیرێ کە لە هەموو کاروبارێک ئێمە پێویستە شوێن کەوتەی بین، چونکە ئەو ئیستیثنایە هەتا لە هیچ لایەنەکی خوای گەورە لە بۆ پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئیستیثنایی نەکرد و هیچ شتێکی لێوە دەرنەینا. ئێمە ئەگەر سەیر بکەین کەسێک نامەیەک بێنی لەلایەن پاشایەکەوە، ئەو پاشایە چۆنیەتی جێبەجێکردنی فەرمانەکانی کە لەناو ئەو نامەیەی دانایە، نامەهێنەکە پەیامهێنەکە شارەزاترە کە چۆن جێبەجێ دەکا. مەبەستی پاشایەکە لەو نامەیە چییە و چۆن لێک بدرێتەوە. کەواتە نامەی خودایش کە قورئانە بۆ لێکدانەوە و جێبەجێکردنی هەر ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو کەس شارەزاترە کە چۆنیەتی جێبەجێکردنی ڕۆن بکاتەوە. ئەگەرنا ئەو فەرمایشت و ئەو واجباتانێک کە خودای گەورە لەسەر موسڵمانانی دانایە وەکو نوێژ و ڕۆژی و زەکات و حەج تەفاسیل و چۆنیەتی جێبەجێکردنی دەکەویتە دەست هەوا و ئارەزووی خەڵکی، چونکە قورئان وەکو یاسا و دەستورێکی گشتیە. ئەو یاسا و دەستورە گشتیە چۆنیەتی جێبەجێکردنی ئەو یاسا گشتیانە و تەفاسیل و وردەکاری لەلایەن پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆن کراوەتەوە و چۆنیەتەکەی بە ئێمە گەیەندراوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبارەی نوێژەوە دەیفەرموو صلوا كما رأيتموني أصلي، نوێژ بکەن وەکو ئەمن دەبین کە نوێژ دەکەن. لەبارەی حەج دەیفەرموو خذوا عني مناسككم، منسەک و چۆنیەتی جێبەجێکردنی حەج لە من وەربگرن. کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە نامەهێنەرە لەلایەن خودای گەورە، ئەو شارەزاترە بە چۆنیەتی جێبەجێکردنی ئەو نامەیە و ئەو شارەزاترە بە ڕۆنکردنەوە و تەفسیرکردنی ئەو نامەیە بە ژیانی خۆی کە ئەو قورئانەی لە ژیانی خۆیدا جێبەجێ کرد و وەکو قورئانێکی کردداری بوو لە ژیانی خۆیدا.